تەنیا لێرە وەکو ژیان سیر ناکرێت ئاو لێرە دەوڵەتە جوگرافیایە سنوورە خەریکە لە دەستدا درێتن راح يصير يعني نزاع اسلحه لا ما اسلحه موجود لا اسلحه موجود جايين نسوي بعد لا يجي كتله غير دافع عن نفسك هو ما يقتل كلها على ماي على مود الماي مني فيدار احمد ما ترسيكاني قراني كشو هوا لا كان لبشور العراق هيش تماويه تبوا باز بكم كاتجير شاري بيانا بري بيانا للجبايشين وهذا تشي نستا بلا مكان ليرا شاري مكان دتشينا مانوي ضلين قورثرين قران كاري كشو هوا لهمو جيهان ليرا تمار كراوا وامصال مترسدار ترين صالة خلدال زور ليدا ترسين اما نوي ببينين لناو دابين ماترسيكش بونگو باز دكين كاجير چواري بر بيانا لناوچي جبايش لباشوري عراق لم كاتا بيدنگدا اما دكاري دكين لريگي امبلمانوا بوناو قولاي زونگاوكاني ناو راست دەنگی ماتۆری بەلەمەکە تەنها دەنگێکە بێدەنگی ئەم شەوە دەشکێنێت وەک ئاگاداریە کە دەڵێت کەس قسە نەکات بە چاوی خۆتان ببینن هەرکە کەوتینە ڕێ بۆنێکی قورسی زەڵکاوەکان مێشکی پڕ کردین هێدی زانیم ئەم بوونە نائاساییە دەستپێکی چێڕووکێکی ترسناکە کە ئێمە جارێ لە سەرەتا داین تا زیاتر قۆڵتر لە نێو زونگاوەکاندا بگەڕێت دیمەنی سەرنجڕاکێش و هەمان کات ترسناکتر دەبینن. کاژێر پێنجی بەرە بەیان خۆری سپێدە بەسەرسەری ئێمە و تەواوی زونگاوەکەدا هەڵهات بۆ ئەوەی هەموو شتێک لێرە بەڕوونی ببینین. ئاو تەنیا لێرە وەکو ژیان سیر ناکرێت ئاو لێرە دەوڵەتە جوگرافیایە سنوورە خەریکە لە دەستدا درێتن.
ئەم خوڕەکە هەڵدێت ئەم بەرە بەیانە کاژێر پێنجی بەرە بەیانە بۆ ئەوەی ڕووناکی بخات لەسەر مەترسیدارترین ناوچەکە ئێرە ئەهوارەکانی باشووری عێراقە بە مەترسیدارترین ناوچە لە هەموو گوی زەویدا دەنرێتن کە کەوتوتە ژێر کاریگەری گوڕانی کەش و هەوا. گوڕانی کەش و هەوا تەنیا بەرزبوونەوەی پلەی گەرمانیە نا بەڵکو کۆچکردنی خەڵکە دێکچۆنی شیرازی کۆمەلگای ئەم ناوچەیە و بگرە لە ناوچوونی کۆنتترین شارستانیەت کە مرۆڤاتی دروستی کردووە لەسەر هەموو کوڕی ئەرزی گوی زەمین لێرە خەریکە لە ناو دەچێت ناسنامەی خۆی لە دەستدات. ئێمە نەهاتووین بڵێن گوڕانی کەش و هەوا تەنیا بەرزبوونەوەی پلەی گەرمایە، نەهاتوین بپرسین ئەوە چیە ڕووی داوە، هاتووین دەپرسین ئەوەی هەیەی دەبینێت. من هیویدار ئەحمەد مەترسیەکانی گوڕانی کەش و هەوا لە هەوارەکان لە باشووری عێراق هێشتا ماویەتی بۆ ئێوە باز بکەم. زۆری نەخایاند بەسەر دیمەنی ئەم گامێشانە کەوتین. یەکەم جارە گامێشی زونگاوەکان ڕوو بەڕوو دەبینم. بێدەنگیەکی سەرسوورهێنەریان هەبوو بە وردی تەماشای ئێمەیان دەکرد وەک ئەوەی پرسیار بکەن دەبینن ئێمە لە چ دۆخێکداین؟ هەر بە بێدەنگی لە ناو ئاوەکەدا دەرچوون وەک ئەوەی پێمان بڵێن وا لە ژیان دەکشێنەوە. بەرەو لێواری زونگاوەکان ڕووشتین لەوێ خێزانێکمان بینی لە نێو خانوویەکی سادە و بچووکدا لەگەڵ گامێشەکان ژیانیان بەسەر دەبەن. سەید ڕەزاق ڕوونی دەکاتەوە چووندا بەزینی ئاستی ئاو بەرزبوونەوەی ڕێژەی خوێ وەک ژەهرێک لەم ناوچەیە مرۆڤ و ئاژەلی ڕاوناوە. تراژیدیای ڕاستەقینە کە بە چاوی خۆمان ببینین هێشتا ماویەتی. کاتێ لەگەڵ سەید قسە دەکەم ئەو بڕیارێکی داوە تەواوی ژیانی دەگۆڕێت. بە ئێمەی گوت کەمێکی دیکە بوو تا هەتایی کوژ دەکەن. پێش 5 ساڵ چەند خێزان لێرە هەبوون؟ زۆر بوون. 50 هەبوون. 30 خێزان کۆچیان کردووە و 20 ماون. کەی ئەو 30 خێزانە ڕوشتن؟ بەڵێ 2 ساڵ دەبێت. خێزانی منیش دەڕۆن. ئەمڕۆ دەڕۆن. ئیدی ناگەڕێنەوە؟ بەڵێ ناگەڕێنەوە. خێزانی تۆ ئەمڕۆ دەڕوو ناگەڕێتەوە؟ بەڵێ ناگەڕێتەوە. لەبەردا بەزینی ئاستی ئاو؟ بەڵێ لەبەر کەمی ئاوە. خۆیان ئامادە کردووە؟ بەڵێ خۆیان ئامادە کردووە. کوا؟ جلو بەرگ و کاڵەکان ئامادە دەکەن. تا ئێرە بوو. ئێستا کەم بووە. واتە 2 ڕۆژ پێش ئێستا ئەو لێرە بوو؟ بەڵێ. ئەم شوێنە؟ بەڵێ. ئەوەندە دابەزیوە؟ بەڵێ مەترێک دابەزیوە. وابزانم لە مەترێک زیاترە. بەڵێ مەترێک دابەزیوە. بەڵێ ڕۆژانە دادبەزێت. ڕۆژانە دادەبەزێت. ئەوە ئێستا بە چاوی خۆمان دەبینین یەکێک لەو خێزانانەی لە هەوارە ژین وا کوژ دەکەن شاوی خۆیان دەبن هیجرەیانی بەردەوامە ئەوانەی کە لێرە ژین لێرە عێراق دنیا هەموو پۆزی لێدا کە شوێنێکی توڕاستیە شوێنی شارستانیەتی مرۆڤ بوو
لەناو ئەو ئەهوارانە لە باشووری عێراق هەموو ڕۆژێ لێرە ماڵێک دوو ماڵ کوژ دەکەن سەبەبەکەش هەموو کەمبوونەوەی ئاستی ئاوە وەکو ماسیوان ئەگەر ئاو نەما ماسی دەمرێت ماسی دەبرێت ئەگەر ئاستی ئاو کەم بێت ماسی دەمرێت لە نێوان ژیان و مەرگدا تو کوژ دەکەی بەڵێ بەڵێ تاوەکو بژین ئەگەرمانەوە مەترسیە لەسەر منداڵەکانم مەترسیەکی جددیە ترسێکی جددیە مستەفا گەنجێکی 15 ساڵانە کوڕی برای سەید ڕەزاقە لەم تەمەنەدا لەگەڵ براکەی لە نێو زنگەوەکاندا دەمینێت چەند ڕۆژ پێش ئەوەی سەید ڕەزاقی مامی ئەوێ بەجێ بهێڵێت خێزانی مستەفایرەی بەجێ هێشتووە ئەو ماوەتەوە تاوەکو دوایین گامێشەکانیان بفروشێت و ئەم زۆنگاوە کە هەزارەهان ساڵە هەیە بە تەنیایی بەجێ بهێڵێت ئەوە خانووی تووە؟ بەڵێ ئەوە خانووی منە و گامەشەکانیش لەوێنە خێزانی توش ئێرە بەجێشتووە کوچیان کرد بەڵێ کۆچیان کردووە دایکت و باوکت و برات هەمویان ڕۆیشتون هەر هەمویان بەڵێ تو بە تەنیا ماوی من و براکەم و براگەورەکەم هەرسێکیان بەڵێ لەبەر گامێشەکان ماون بەڵێ ئێوە دەمینەوە ماوەیەک دەمێنین یەک لە دوایەک دەڕۆین ئەوە دەڕوات وەوی دیکەش دەڕوات منتەزر گەنجێکی 20 ساڵیە وەک چالاکوانێکی ژینگە کار دەکات ئەو هاوڵی بەشێکی گەشتی ئێمە بوو بۆ نێو زۆنگاوەکان باسی چێڕووکی باوکی دەکات کە ئەوانم بینی باوکم و بیر هاتەوە کە لە زۆنگاوەکاندا کۆچی کرد ئێمەش گامێشەکانی خۆمان فرۆشت و ئێرەمان بەجێ هێشت بەڕاستی شتێکی زۆر ناخۆش بوو بەداخەوە ئێستا کە دەبینین لە زۆنگاوەکاندا ئاو نییە سەرباری ئەوەی کە زۆنگاوەکان مێژوویەکی کۆنیان هەیە قسەکانی منتەزر شوکهێنەرن پێمان دەڵێت هێشتا ماویەتی چ کارە ساتێکی گەورەتر ڕۆ بدات لە 2019 ئاستی ئاو ئالێرە بوو لە 2019 واتە 5 ساڵ پێش ئێستا بەڵێ 5 ساڵ پێش ئێستا ئاو پڕیێرە بوو تا ئەم لێوارە هاتە بوو بەڵام مانگێک پێش ئێستا ئەو ئەها لێرە بوو پێش مانگێک بڵێ ئەها سێرکە چەند دابەزیوە زۆر دابەزیوە هێشتا دادەبەزێت و پێم وایە دەگاتە ئەوی چونکە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستی ئاو دادەبەزێت سێرکە کوالەتی ئەو چەند خراپە ڕەنگە ڕەش بووە بەداخەوە زۆر بەداخەوە ئەم گوڕانی کەشوهاوە ئەمە وردە ئەهوارەکانی باشووری عێراق کە مێژووی ئەم وڵاتەیە وشکی دەکاتن ئەمە هەموو پێش ڕەنگە چەند مانگێکی کەمتر هەموو ئاوی تێدا بووە چکە هێشتا تەرە وشک بوونەکی خێرایە بەڵێ وشک بوونەوەیکی خێرایە خێرا وشک بوونەوەکە چەندە بەڵێ زۆر خێرایە خەیاڵیە بە چەند مانگێک هەمووی دەبێتە بیابان ئێرە هەموو ئاو بوو هەمووی وشک دەبێت و دەبێتە بیابان ئەمڕۆ ئاڵنگارێکە زۆر بەهێز ئێرە ئاوی لێ بەوایە ئەمە هەمووی ئاو بوو ماسیگرەکان لێرە ماسییان گرتووە
کەمێک لەولاتر لە ناوچەی شانگوبە لە نێو زونگاوەکاندا قوسەی و هاوڕێیەکەی ماسیگر بوون کاتێ باسی ئەم ناوچە دەکەن گەڕانەوەکەیان پێمان دەڵێن مەترسیەکە زۆر خێرایە ئێرە ئاوی لێ بەوەیە؟ بەڵێ ئاوی زۆری تێدا بوو بەڵێ بڵند بوو هەتا ئێرێ من ئاو هەبوو ئێوە ماستان لێ گورتووە؟ بەڵێ لەو شوێنە تا ئەوێ ئەها ئەوێ بە بەلەم تێیدا گەڕین و ماسیمان گرتووە بە بەلەم بەڵێ بە بەلەم گەڕین و لێرە ماسیمان گرتووە بەس ئێستا ئاو دابەزیوە و بۆتە بیابان دارە بخرە نێو ئاو دارەکە بخەرە نێو ئاو ئێستا نیو مەتریش نەماوە کەمترە لە مەترێک ئەوە کەمترە لە نیو مەتر پێشتر لێرە 2 مەتری ئاو هەبوو؟ بەڵێ تا ئەو ئاستە ئاو هەبوو ئەها لێرە ئەوەندە ئاو هەبووە ئێستا وشک بووتەوە ئێستا باشە تاوەکو زیاتر بکەوینە نێو هاوین ئاوەکە کەمتر دەبێتەوە ئەم بەشەی جونگاوەکان بەجێ دێڵین دەبێ بگەڕێنەوە بوو جوبایش ڕووباری فراتمان دەرباز کرد تاوەکو بگەین بە زونگاوەکانی حمار ئەم گەشتە کورتەی نێوان دوو ناوچەکە جیاوازیەکی بەرچاوی لە قەبارەی کارەساتەکە نیشاندا لێرە هەرکە دەچێ نێو قوڵای زونگاوەکاندا دەردەکەوێت دۆخەکە مەترسیدارترە چۆڵ دیارە شوێنی خانووەکان کە بە قامیش دروست کراون چۆڵیان کردوون ئەم بەر و ئەو بەری ئاوەکە تا چاو دەیبینێت وشک بووە ئەمە لە ئەهواری حمارین لە بەخشووری عێراق خەڵباسییا کرد کە ینی کۆچکردنەکە هەیەتی ئەم خانووە ئەمە پێڵێن جزیرەی بچووک ئەمە شوێنی خانووە کە خەڵک لێرە خانە خۆی تێکدا و ڕۆشتووە و کۆچی کردووە ئەوەی تانیشتم دەیبینین ئەوە شوێنی خانووە کە جزیرەیەکی ترە خەڵکۆچی کردووە بەرامبەرم سیرکەن لێرەش خانووەکە خەڵکۆچی کردووە و لەو دوورەش دەبینیم بە چاو 1 2 3 4 خانوو بەرامبەر یەکن تەنیشێکن ڕێزن ئەوانش چۆڵیان کردووە طبعاً ئەمای تەنیشتم دەبینن ئەو سێدارێ ئەو بەرەش شوێنی خانووەکی ترە جزیرەیەکی ترە خەڵکۆچی کردووە ئەمە هەموو پێمان دەڵێتن ئەم کۆچکردنە هی فەقیرتر لێ دێت ناتوانێت بشتە شاری گەورەکان دەوڵەمەندیش دەچێتە شوێنەکانی تر وردە باشووری عێراق چۆل دەبێت زەختەکە دەکەوێتە سەر ناوەڕاستی عێراق لە ناوەڕاستی عێراقیش بوشارەکە دەکەوێتە سەر هەرێمی کوردستان پێڵێن کۆچی ژینگەی ئەبوو عەلی 20 ساڵە ئەم بەلەمە بوو نێو زونگاوەکان دەهاژوات پێم دەڵێت هیچ جارێک هەندەی ئێستا ئەم ناوچە چۆڵ نەبووە ئێراموو شوێنی خانوو بووە ئەو خانووە ماوە دیارە خانووێکی زۆر بەسیتە ئاساییە 90% خەڵک کۆچیان کردووە 90% کۆچیان کرد کێ دەڵێت 190 خەڵک کۆچیان کردووە 90% ژمارەی مەزنە بەڵێ گەورەیە دەزانی بۆچی ئەوە ئێمە لە نێو زۆنگاوەکان داین و دەزانین ئەم ناوچەیە چەند خەڵکی تێدا ژیاوە و چۆن بووە چەند ساڵە لەو زونگاوانەدا کار سەری 20 ساڵە من لێرە کار دەکەم 20 ساڵە لە نێو زونگاوەکان بەڵێ نێو زۆنگاوەکاندا کار دەکەم پێشتر ئێرە پڕ بوو لە خەڵک و پێشتر نەمان دەتوانین لێرەوە هاتچۆ بکەین ئەوەندە خەڵک هەبوو ئێستا سیر بکە ئەوە ماڵێک لێرە هەیە ڕەنگە لە پێش ڕۆژێک 2 ماڵێکی لێبن نەماون جاسم ئەم گەنجە 18 ساڵیە لەگەڵ ئەوەی کە تەمەنی کەمە زۆر ئازایە بەڵام خەمێکی قوڵی بەسەردا هاتووە ماوەکی کەمە باوکی کوچی دوایی کردووە بە منی گوت دەتبەمە جەزیرەی خۆم خانووی من ببینە ئەو لە ڕێگادا باسی وەسکێتنامەی باوکی دەکات بڕیارتان نەداوە ئێوەش بشنە نێو شار و ئێرە بەجێ بێڵن ناوەڵڵە دەمینەوە باوکم وەفاتی کردووە خوا لێ خۆش بێت ئەو بۆتە 2 مانگ بەخوا لەبەر وەفاتی باوکم زۆر زیانە بەرکەوتووە تۆ دەزانی ئێدی کێشەکان چین
باوکە چ وەسیەتی هەبووە بۆ ئێوە؟ گوتی لێرە بمێنن گامێشەکانتان بەخێو بکەن و خۆش بژین لەوە تێ ئاو وشک بووە هەموو خەڵک لێرە ڕۆیشتن ئەوە من لێرە و ئەوانە مام و خاڵی منن ماون ئێرە هەموو خانوو بوون؟ بەڵێ هەموو خانوو بوون ڕۆیشتن هەموو ڕۆیشتن نایانتوانی کۆنتۆلی گامێشەکان بکەن چونکە ئاوی شیرینیان دەوێت لەکوێ ئاوی شیرین دەهێنن؟ لە ڕیسارەی جوبایش دەیهێنین دەکڕن؟ بەڵێ دەکڕین تۆنی بەچەندە؟ تۆنی بە 8 8,000 بەڵێ چەندە باسی ژیانی خۆی دەکات ئەوەندە گرێدراوی گامێشەکانە لێرە پەیوەندی نێوان مرۆڤ و گامێش وەک پەیوەندیەکی ژیان و مەرگە. جاسم شانازی بە ژیانی نێوزونگاوەکانی حومار دەکات بەڵام گوتی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا چۆڵبوونی ناوچەکەمان بە چاوی خۆمان بینیوە. خەڵک لەبەر جەنگ کوچ ناکات نا لەبەر وشک بوون و تێنوێتی دەڕۆن. پێشتر چەند خانوو لەم زونگاوە داهبوون؟ 300 خانوو هەبوون ئێستا لە 300 ماڵ 25 یان 20 ماڵ ماون 20-25 ماڵ ماون بەڵێ بەڵێ هەمویان هەموو بووکێ ڕۆشتن چوونە جبایش و لە جبایشەوە چوونەتە شوێنی دیکە هەیە دەستی کردو بە کشتتوکاڵی لە بەسرا ئێوە ئەوانەی ماون ئێوەش دەڕوونیان دەمێننەوە جارێ لێرەین گامێشەکان خۆشەویستن لە ئێمە لایەوە عەزیزە بەڵێ منتەزر ئامیری پێوانەی ڕێژەی خوێی لە نێو ئاودا هەیە ئێستا ڕێژەی خوێ بپێوە بزانین چەندە با سیر بکەین جاسم بزانین ڕێژەی خوێ چەندە لە نێو ئاودا منتەزر ئامیری پێوانی ڕێژەی خوێی نێو ئاوی لایە بە بەردەوامی دەیپێوێت ژمارەکانی ئەو بە شێوەیەکن نابێ گویان لێ نەگیرێت 3420 ڕێژەی خوێ 3420 پێویستە مرۆڤ ئەو ئەوەی دەیخواتەوە پاک بێت ئەوە ڕێژەی خوێیە دەبێت ڕێژەکە 300 تاوەکو 900 بێت و بۆ ئاژەڵ تاوەکو 1000 دەبێت 1000 تاوەکو بتوانن بیخۆنەوە ئەوە دەتوانین بڵێن ژەهرە ئەوە ژەهرە ئەوەی بیخواتەوە دەمرێت چ ئاژەڵ بێت یان مرۆڤ دەمرێت یان نەخۆش دەکەوێت ئەگەر بەردەوام بێت لە خواردنەوەی ئەم ئاوە پزیشکی فیتەرنەری چ دەڵێن کاتێک گامێشەکان نەخۆش دەکەون نەخۆشیان چییە؟ یان نەخۆشی شێرپەنجەیە یان حنێجریە نەخۆشی قورگ کە لە ماوەی کاژێرێکدا گیان لە دەست دەدات کاتێک گامێش ئەو ئاوە دەخواتەوە تووشی نەخۆشی گەرو دەبێت ناتوانێت هەناسە بدات و قورگی تەنگ دەبێت دوای دەمرێت زۆربەیانەوەیە؟ بەڵێ بەهۆی خواردنەوەی ئاوە؟ بەڵێ بەهۆی ئاوەیە کرم و شتی وای تێدایە کاریگەریان لێ دەکات ئەو ماسی ئەو ماڕەها و بە حیات یەکەم جارە دەست لە مار دەدەم بەڵام چک لە بەرەوەی مردووە سەدا سەد پێدەچی نوێ مردووە هێشتا سپیە لێرە ئێستا ئەوم پێوات زۆر ینی خوێەکە یەکجار زۆرە مارەکە زۆر گەورەیە با ماسی بخۆن ئەو کەسانەی لە زونگاوەکان ماونەتەوە ڕۆژانە ناچارن ئاوی شیرین بۆ خۆیان و گامێشەکانیان بکڕن بە بەلەمەوە دەیگواستنەوە ئەمە ژیانێکی نوێیە کە پێشتر نەبووە کڕینی ئەو ئاوە کە بوو هەزارەهان ساڵ بە خوڕای هەبووە ئەوە دووخی نێو زونگاوەکان بوو
ئێستا کاتیەوەیە گوند و شارەکانی باشووری عێراق ببینین. ئەو شوێنانەی کە پێمان وایە لە کارەساتەکە دوورن. گوندی ئەبوو چێلانە خەڵکی دەڤەرەکە پێ دەڵێن گوندی حەسکە لە نێوان ڕووباری فورات و زونگاوەکان جێگیرە. شوێنێکی ئاسایی دیارە، بەڵام ئەوەی لەوێ ڕوویداوە و ڕوودەدات لە هەموو ئەوەی تاوەکو ئێستا بینیومانە مەترسیدارترە. لەوێ هەربیرم بۆ ئەوە دەچوو ئاو کەم بووتەوە، گامێشەکان دەمرن، خەڵک کۆش دەکەن. بەڵام لەوە قوڵتر و مەترسیدارترم بیست، لە پێناو ئاوی شرین خەڵک چەکی هەڵگرتووە. گامێشت هەیە؟ بەڵێ زۆرم هەبوون، سەر و 100 گامێشم هەبوون. ئێستا 30 بۆ 35 گامێشم ماوە. چی لێ هاتن؟ لە نێو چوون مردن. ئەوانەی مردن چۆن بوو؟ ژەهراوی بوون، گەرما، توێنیەتی و نەخۆشی و پیسبوونی کەش و هەوا. بەسەری تۆ ئەگەر 3000 نەدەی ئاوت بۆ ناهێنن. دەزانی بێ بەرامبەرە؟ بەس ئەگەر پارە نەدەی ئاوت بۆ ناهێنن؟ قسەی من ڕاستەیان نا. بۆ ئاو؟ بەڵێ قسەی تۆ ڕاستە، خۆدا شایدە. براوە ئەوە ساڵێکە ناهێڵن، دەڵێ دەبێ پارەمان بدەنێ بۆ گاز و ڕۆن. خۆ دەوڵەت ئەوان دەنێرێت و موچە لە دەوڵەت وەردەگرن، دەڵێن ئیلا دەبێ پارەمان بدەنێ. تاوەکو ئاو بۆیەوە بینن. بەڵێ ئێستا ئێمە ناچار بووینە، خۆمان ناو دەکڕین. ئێوە دەکڕن، بە چەندی دەکڕن؟ بەڵێ بە 5000 دەیکڕین. تۆم بە 5000. ئەرێ بە 5000. بە تۆن نییە، بە لیترە 1000 لیتر دەکات تۆن. گامێش کە چینو دەبێت 50 40 لتر 60 لتر دەخواتەوە. ئەبوو ڕاضیش هات. هەر کە لێ دەپرسم خەڵک لەبەر کەم ئاوی و وشکبوونەوە ئێرە بەجێهێشتووە؟ ژمارەی دانیشتوانی ئەم گوندە چەند بوون؟ کاتی خۆی 100 بوون. دەزانی ئێستا چەند ماون؟ ئێستا 4 ماون. 4 ماون. هەمویان کۆچیان کرد بۆ پارێزگاکان. 15 ماڵماون. 15 ماڵماون. خێزان ئەوەن دیگە هەمویان کۆچیان کرد؟ 85 خێزان کۆچیان کرد. بەڵێ کۆچیان کرد بۆ ڕووبارێ ئەیز، بەسرا، نەجەف. هەموو لەبەر ئاو. لەبەر ژیان. لەبەر ئاو. ژیان لێرە قورسە و ڕۆیشتن و هەموو لەبەر کەم ئاوی ڕۆشتن. ئامادەکاری کراوە بوو جەنگێک، ناوەکەی جەنگی ئاوی شرینە. ململانەیە چەکداری دروست دەبێت؟ نا ڕوونادات. چەک هەیە؟ چەک هەیە. ناگاتەوە. ئێمە چی بکەین؟ ئەوەی دێت دەتکوژێت، خۆ دەبێ بەرگری لە خۆت بکەیت، کوشتن ناکەن. هەموو لەسەر ئاوە. بەڵێ لەسەر ئاوە. بەڵێ لەسەر ئاوە. دیمەنەکانی ئەم گوندە و ناوچەکە ئازار بەخش بوون. وشکبوونی ئاو لێرە پێمان دەڵێت ئەوەی دێت بەڕاستی مەترسیدارە. شیرازەی کۆمەلگای ئەم ناوچەیە وەک ئەو شەقانەی نێوخاکی پڕ لە ئاو تێک دەچێت. تەنانەت ئاوی پاک ئەوەندە کەمە منداڵەکان ناتوانن دەموچاوی خۆیان بشۆن. ئەمە هەڕەشەیەکە لەسەر سادەترین پێداویستەکانی ژیان. لێرە نەک تەنها زەویەکان وشک دەبن، خوێ لە ناو ئاوەکە بێهیوایی دەهێنێت. کاتێ لە جیاتی خاکی بەپیت زەویەکە سپی دەبێتەوە. سپیەتی لێرە نیشانەی مەرگە بووتا هەتایی بە کەلکی ژیان نەبێت. ئەمە تەنها کێشەی یەک گوند یەک ناوچە نییە. ئەمە دەستپێکی شتێکی گەورەترە. کاتێک ئاو دەبێتە چەکی جەنگ، هەموویان لە مەترسیدان.
شەو چوینە میێوانخانەی شێخ حوسێن لە قەزای جوبایش پڕە لە خەڵکی ناوچەکە. کاتی لیان دەپرسم لە گفتووەکانی خۆیاندا باسی کێشەی زونگاوەکان و گوڕانی کەش و هەوا دەکەن، هیچ کاریگەریان لەسەر ئێوە دروست کردووە؟ ئەوە لە مەترسیەکە تێگەیشتون، دەزانن چی چاڕوانیان دەکات. لە گفتوگویەکانمان بەردەوام باسی کێشەکانی عەشایری و هەروەها لەسەر کێشەی ئاو قسە دەکەین، وشک بوونەوە و تەنانەت باسی کێشە سیاسیەکانیش دەکەین. کاریگەریەکانی کەش و هەوا چەند کاریگەری لەسەرەوەی دروست کردووە؟ کاریگەری زۆری هەبووە، دەتوانم بڵێم لە سەدا 70 کاریگەری هەبووە. پێشتر ڕۆژانە 100 بۆ 200 کیلۆ ماسیمان دەگرت، ئێستا تەنیا 20 کیلۆیە. ئێستا 20 کیلۆیە. 20 زۆرە؟ 20 کیلۆ زۆرە، ناگات بە 20 کیلۆش. شێخ ئەم کێشەی گۆڕانی کەش و هەوا زیاد بوونەوەی ڕێژەی خوێ لە نێو ئاودا بۆتە هۆی ئەوەی خەڵک بڕیار بدات بچتە شوێنێکی دیکە؟ بەڵێ خێزانی زۆر هەیە لەبەر ئەم هۆکارە لە جوبایش ڕۆیشتون و کۆچیان کردووە. پێش ساڵە 2 ساڵ پێش ساڵێک و ئێستاش بەردەوامە. زۆر ڕۆشتون ئەوانەی کە جوبایشان بەجێ هێشتووە. ئێمە پار نزیکەی 75 مامۆستا کۆچیان کرد. بڵێ 75 مامۆستا لە جوبایش کۆچیان کرد. واتە 75 خێزان. ئێمە ناڵێن کێشەمان هەیە، بەڵکو تراژیدا ڕووی داوە، نەک ڕوو دەدات. ئەویش وشک بوونەوەی سەرچاوەکانی ئاوە. ئەو وشک بوونەوەیە توانەکانی ئێمەی کوشت. سەرمای ماسی لە نێو برد، ئاژەڵەکانی کوشت، چەندین جۆری باڵندە دەهاتنە ئێرە، کۆچیان کرد و چی دیکە نایان بینین. ئێستا باڵندەکان نەماون، هەر نەماون. تەنیا یەک جۆری ماوە کە پێی دەڵێن مریشکی ئاوی. هۆکارەکەیشی وشک بوونەوەیە و ئەگەر دۆخەکە بەو شێوێ بەردەوام بێت، ڕەنگە نیوەی جبایش نەبینی لە سەردانی داهاتوودا بۆ ئێرە. ئەم بابەتەیش نابینی، گفتوگۆی دیکە دەبینی. لە جوبایش کۆبوونەوەیەکی گەورەی بەرپرسان ڕێکخرا بوو. هەموو ئەو لایەنانەی پەیوەندیدارم بە کاریگەریەکانی گۆڕانی کەش و هەوا بۆ ئەوەی نەک هەر خەڵکەکەی بەڵکو ئەم ناوچەیە لە ناوچوونێکی حتمی ڕزگار بکەن. قسەی زۆر کرا، ئاماری مەترسیدار خرانە ڕوو، بەڵام ئەوەی لە هەمووی مەترسیدارتر قسەی ئەندامێکی پەرلەمانی عێراق بوو، هەموویانی بێدەنگ کرد. برادران دەزانن هەموو پاشماوە و ئاوڕۆی ماڵان دەچێتە نێو زۆنگاوەکان. یانی مەبەستم لە ناو زیقاردایە. هەموو پاشماوە و ئاوڕۆی ماڵانی عێراق دێتە نێو ئاوەکە و تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی بۆ نەکراوە. تاوەکو ئێستا لە زیقار هیچ پرۆژەیەک نییە بۆ چارەسەری پاشماوە و ئاوڕۆی ماڵان. یەک پرۆژەش نییە. بەرپرسانی ناوچەکە باسی ئەوە دەکەن لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا چەند کەس کۆچیان کردووە، چەند گامێش مردوون، ئاستی ئاوی زونگاوەکان چەند بووە و ئێستا چەندە. لەوێ بە ئاشکرا دەرکەوت کە سەدا چەندی زونگاوەکان وشک بوونە، داتاکان شوکێنەر بوون. پێمان دەڵێت هەموو لایەک خۆی بوو مەترسیەکی گەورە ئامادە بکات. لەی گەرمی لێرە دەگاتە 52 53 54 ڕژەی بەهەڵبوونی ئاو دەگاتە 3 سانتیمەتر. ئاوەکە زۆر تەنگ بووەتەوە. دەتوانم بڵێم ساڵانی داهاتوو دۆخەکە زۆر قورس دەبێت. دوای 3 ساڵی دیکە تەنیا چەند ماڵێک دەمێنەوە بۆ بەخێوکردنی گامێشەکان. دوای 5 ساڵ ڕەنگە کەس نەبینی گامێش بەخێوکات، یان ژمارەیەکی یەکجار زۆر کەم بمێننەوە. ئاستی ئاو لە زونگاوەکاندا چەند مەتر بوون؟ لە هەندێک ناوچە 9 مەتر بوو. ئەمڕۆ تەنیانی و مەتر ماوە، واتە لە 9 مەترەوە گەیشتووەتە نیو مەتر. دەتوانین بڵێین ئەوە مەترسیدارترین کاتە عێراق و بە تایبەتر خەڵکی زۆنگاوەکان پێیدا تێدەپەڕم، بە تایبەت ئەم ساڵ. داتا لە بەردەست هەنگ کۆچکردن بووەتە چەند؟ ئێستا ژمارەکان بەرەو زیادبوونە لە ساڵی 2019. 4000 خێزان کۆچیان کرد.
ئێستا و لە ساڵی 2025 گەشتووەتە 14,000 خێزان. 14,000 ئەوەش لەبەر بە بیابانبوون و وشکبوونەوە هەموو خێزانێک لە 5 تاوەکو 7 کەس پێک دێن. لێرە و لە هەموو پارێزگاکانی دیکە ژمارەکان تۆمار کراوە. زیخار ژمارەیەکی پێوانەی تۆمار کردو بەراورد بە پارێزگاکانی دیکە. ژمارەی گامێشەکان لە ساڵی 2010 لە ژمارەدا لە لووتکەدا بوو 31,000 گامێش هەبوون. دوای ئەوەی وشکە ساڵی ڕوویدا لە 2022 11,000 سەرگامێشمان لەدەستدا. بەنزیکەی هۆکاری ئەم لە نێوچوونە گیربوونی گامێشەکان بووە لە نێو زۆنگاوەکاندا لە نێو قوردا دەچەقین. ئەمە شوای کرد لە 4500 بۆ 6,000 سەرگامێش لەدەست بدەین. ئەوەکەی لە 2022 تاکو 2023 ئێستا زۆنگاوەکان 6% وشک بوونە. 6%؟ بەڵێ 6% وشک بوونە زۆنگاوەکان ئەو 6% پێشبینی دەکەی بگاتە چەند؟ پێشبینی دەکەین بگاتە 70 بۆ 75%. ئەمەکەی پێشبینی دەکەین لە ئێستاوە تاوەکو ساڵی داهات. ئەم دووخە هەموو لە پارێزگای زیقارە لە زۆنگاوەکانی باشووری عێراق. بۆ ئەوەی بزانین دۆخی ناوچەکانی دیکەی عێراق چۆنە، باشووری عێراق بەجێ دێڵێن دەچینە بەغدا، لەوێ دیمەنەکە ڕوونتر دەردەکەوێت. هەرکە گەیشتە بەغدا یەکسەر چوینە وەزارەتی سەرچاوەکانی ئاو تاوەکو بزانین عێراق ئێستا لە چ دۆخێکدایە. هیچ مەترسیەکی جددی هەیە لەسەری؟ دەچینە ژووری دکتۆر خالد شیمال بەڕێوبەری گشتی وەزارەت و گوتەبێژی وەزارەت. لەم ژوورە بۆ دەردەکەوێت عێراق لە چ مەترسیەکی گەورەدایە لە ئاسایشی ئاودا. سەدا 61 سەرچاوەکانی دابینکردنی ئاو لە هەموو عێراق کە لە تورکیا و ئیرانەوە دەهاتن کەم بۆتەوە. ئێستا عێراق ئەگەر پێویستی بە 100% ئاو بێ تەنها 39% هەیە. لە دەستدانی ئاو لە ماوەی 5 ساڵی ڕابردوو ئەوەندە خێراکەم بووتەوە. وەک وەزارەتی سەرچاوەکانی ئاو بۆ ئێمەی باس کرد لە ماوەی 5 ساڵی ڕابردوو هێندەی 40 ساڵ لەمەوبەر ئاو لە عێراق کەم بۆتەوە. لە گوتەبێژی وەزارەتی ئاوی عێراق دەپرسین ئەرێ ئەو 139 ئاو کە لە عێراق ماوە بەش دەکات؟ ئەو کەمبوونێ ئاو هۆکارەکە ئەمەیە لە مێژووی دەوڵەتی عێراقەوە کە دۆکیومنت کراوە لە ماوەی 80 ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا عێراق کەمترین ئاوی کۆگەکراوی هەیە. مەبەستم لە کۆگەکراو ئەوەیە ئەو ئاوەی لە بەنداوی مووسڵ، بەنداوی حەدیثە، بەنداوی دۆکان، دەربەندی خان و هەموو ئەو بەنداوانەی هەن هەموو ئاوانەی لە کۆگەکانی عێراق هەن لە بەنداوەکان کەمترینە لە مێژووی دەوڵەتی عێراق. عێراق خۆی چەندی پێویستە؟ لە وەرزی هاویندا و بۆ ئەوەی بەشی کشت و کاڵت هەبێ لایانی کەم دەبێ 18 ملیار مەتر سێجات هەبێت دەوروبەری 18 ملیار. بەڵام ئەوەی ئێستا لە کۆگەی ئاودا هەیە 10 یان 11 ملیار هەیە. ساڵی ڕابردووە کەمڕۆ دوو هێندە ئاو هەبوو. دکتۆر خالد نایشارێتەوە قسەکە تاڵ و مەترسیدارە، بەڵام دەدرکێنێت کە یەکەم جارە عێراق بوو کەرتی کوشت و کاڵ ئاوی نییە. دکتۆر لە چ ناوچەک زەنگی مەترسی لێدراوە؟ بەس لە باشوور لێرە؟ با تێبگەین کاری لە پێشینەی وەزارەت کە نێدۆڵەتیە بۆ مامەڵەکردن لەگەڵاو یەکەم دابینکردنی ئاوی خواردنەوەیە بۆ هەموو عێراق. سپاس بۆ خوددا ئەمە هەیە و ئاو بۆ ئەم مەبەستە گەرەنتی کراوە. دووەم دابینکردنی ئاوە بۆ کاروباری نێوماڵان و تەندروستی و پیشەسازی ئەوەش دابین کراوە. ئەوەی سێیەم کشت و کاڵە. بەڵام ناتوانین سەرکێشی بکەین لە پێدانی ڕەزامەندی بۆ پلانی کشت و کاڵی کە لە ئاوی خواردنەوە و ئاوی دابینکراو بۆ ناو ماڵان ببین. بۆیە پلانی هاوینمان نییە بۆ کشت و کاڵ. تەنیاوە هەیە کە ئەو سەوزاییەی هەیە بیپارێزین.
لەم گفتوگوێدا دوو ژمارەی مەترسی لەسەر ئاسایشی ئاو دەرکەوتن. ئەوە حاسیبەیە، ئەوە حاسیبەیە 11 میلیاردا بەشی 18 جارانی سەد، ئەوە 61 واتە سەداچلم نییە 40% لە ئاسایشی ئاو بۆ کوێ ڕۆیشت؟ وشک بووە سەداچل بۆ کوێ ڕۆیشت کاریگەری کردە سەر زۆنگاوەکان و شەتوڵ عەرەب و کاریگەریە بوو لەسەر پلانی کشتتوکاڵی. لە ژمارەی کوتایی 6% عێراق ئاوی لە دەستدراوە. عێراق ئێستا سەداچل وەردەگرێت، هەروەها 140 لە ئاوی هەلگیرا و لە دەستدراوە. بەڵێ دەتوانی وا بڵێ. کەمبوونەوە و وشکبوونەوەی سەرچاوەکانی ئاو لە عێراق ژمارەی کوچی ژینگەی زیاتر دەکات. لە وەزارەتی کوچ و کوچبەرانی عێراق دەمانەوێت بزانین چەند خێزان کوچیان کردووە. ناوچەکانی باشوور و بە تایبەتی زۆنگاوەکان و ناسریە زۆرترین وشکبوونەوەیان تێدایە. جگە لەوەش خەڵکەکەی ئاوارە بوون. بەداخەوە زۆرینەی ئاوارەکان ناویان تۆمار نەکراوە، دەچنە و شوێنانەی سەقامگیرە بۆیان. لای ئێمە تەنیا 17,000 خێزان تۆمار کراون. کەی ئەم 17,000 بەڵێ لەم ساڵانەی دوایی بەتایبەت لە ماوەی 2-3 ساڵی ڕابردوو. ئەم 2 ساڵی کوتایی بەتایبەت لە حوزەیرانی ڕابردوو ژمارەیەکی زۆر ئاوارە بوون. لە چەند پارێزگا ئاوارەبوونی ژینگەی هەیە؟ زۆرینیان لە ناسریە تۆمار کراون. دەمەوێت بە ڕاشکاوی ئەوە بڵێم دۆخی عێراق لە مەترسیدایە و ڕەنگە وشکبوونەوەیەکی دیکە لە ڕێگە بێ، چونکە ئێوە دەزانن هەندێک دۆخ هەیە. ئێران ئەو سەرچاوانەی ئاوی گرتووەتەوە کە بەرەو عێراق دێن، هەروەها دروستکردنی بەنداوەکان لە تورکیا. ئەمانە دڵە ڕاوچەی زۆریان بۆ عێراق دروست کردووە. ئەمە چێڕووکی زۆنگاوەکان بوو بە کاریگەرترین ناوچە لە جیهاندا دەردێت کە کەوتووەتە ژێر کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا. ئەمە تەنیا گێڕانەوەی چێڕووکێکی تراژیدیان نییە، بەڵکو مردنی ژینگەیەکە. هەموو ڕۆژێک کە تێدەپەڕێت خێزانی زۆنگاوەکان کوژ دەکەن، گامێشەکان دەمرن، ئاوی زۆنگاوەکان وشک دەبن. هەموو ئەمانە پێمان دەڵێت شاهدی دیتنی ئەم تراژیدیایان کە زۆنگاوەکان دەمرن، جیهانیش سیر دەکات.